بەبوونی ڕۆژی لاوان ئەنجومەنی باڵای لاوانی عێراق پێشبڕکێیەکی گرنگی بۆ لاوان و گەنجانی کاریگەر لە سەرتاسەری عێراقدا ڕێخستووە لە دەبواری جیاوازدا کە ئامانج لێی دیاریکردنی سێ گەنجی کاریگەرە لە بوارە جیاوازەکاندا کە خۆی بینێتەوە لە دەبواری جیاواز و میوانی ئەم ڕۆژمان بووە هەروەهاوەش باسکەین کە هەڵبژاردننی ئەم سێ گەنجە کاریگەرە پشت بەست ئەتوانن ئێوەش دەنگ بن بە پشت بەستنە بە دەنگی هاوڵاتیان کە ئەتوانن دەنگ بەم گەنجانە بن کە گەنج و لاوی هەرێمی کوردستانیشی تیادایە. میوانی ئەمڕۆمان نمونەی گەنجێکی بەتوانە و کاریگەرە کە یەکێکە لە پاڵێوراوانی پێشبڕکێەکە ئەویش سەرۆک محەممەدە کە خۆی خوێندکاری پزیشکی ددانی زانکۆی سلێمانیە لە هەمان کاتدا پاڵێوراوە بۆ یەکێک لە بوارەکان کە بواری ڕۆشنبیریە. کاک سەرۆک سڵاو دەبێ بەخێر بێت. سلااو لەوە ساڵ تۆش بینەران و بیسەرانی کورساتی عزیز کورسات هەمیشە ماڵی و نەرمەندان و دەنگە ڕاجیاوازەکان بووە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت، زۆر بەخێوی هیوای سەرکەوتنت بۆ خوازین. با سەرەتا ڕاستەخۆلەوە دەست پێ بکەین. خوێندکاری بەشی پزیشکی ددانی زانکۆی سلێمانی باشە پاڵێوراویشی بۆ یەکێک لە بوارەکان بواری ڕۆشنبیری بۆ هەڵبژاردننی گەنجانی کاریگەر کە سێ گەنج لە هەر بوارێکە هەڵەبژێرێت. چۆنم هاوسەنگی و ڕاگرتووە؟ زۆر سپاس. بەتاشید سەرەتا بۆ من تۆزێک جەنجاڵێک و ناڕەحەتێکە دێتە پێش کاتێکە سیرەکەم لە پاڵ پیشەی پزیشکەکەمە پیشەیەکی تریشم هەڵبژاردووە کەویش پیشەی هونەریە لە ناو هونەریشە پیشەی میوزیک هەڵبژاردووە. بەڵام جیاواز لە کاری میوزیکی و جیاواز لە کاری پزیشکیش خۆم بەسەوە بە هەموو جیاوازەکانی وای ڕۆشنبیریەوە چ لە ئەدەبیەوە چ لە ڕووی فەلسەفیەوە لە ڕۆژیاوازەکانی وەکوتر سیرامیکە بوارەکانی نیگارکێشانە. بەڕاستی تۆزێک ئەگە بڵین قورس نییە ڕاست ناکەم، بەڵام ئەتوانین ئێمە باڵانسی ڕاگەین شوازی باڵانسەکە چۆناهێنەیە ئەوەیە تۆ من کاتی خوێندنی من لە کاتێکی دیاریکراوە پاش کاری دیاریکاری خوێندنی من لە پزیشکیە کاتی فریترم زۆرە ئەتوانم کاتانەیە جیاتیەوەی کە بێ ئیشدانیشم خەریکی هیچ بوارێکی تر نەبم ئەتوانم خۆم بە چەندین کایە و بە چەندین بواری جیاوازەوە خەریک بکەم. کاک سەرۆک جا ئەوەم پێ بڵێ کە مەرجەکانی بەشداریکردن لە نێو ئەم پێشبڕکێیەدا چیە؟ ئایا ئەو کەسانە چێن کە ئەتوانن بەشدار بن لە نێو ئەم پێشبڕکێیەدا بتوان ناسە بەدەستێنن؟ لە سەرتاسەری عێراقەوە گەنجان ئەتوانن سیڤی پڕکەنەوە لە ڕێی سیڤەکانیانەوە کە چ شالاشیەکان کردووە لەو دەبواری کە دانراوە تەقدیمیەکەن لە دوای پێشکەشکردنی پرۆپۆزەڵ و سیڤەکانیان کە هەیەە چیان کردو چی ئەکتیڤیتیشان هەبووە ئەچنە فیلتەرێشنێکەوە لەلایەن مەجلیسی ئەولای شەباب خۆیانەوە لەوێ پاش چەندین ئەو فیلتەرکردن و شێوازی هەڵبژاردنە شێوازێک تر دادانرێت کە ئەویش شێوازی هەڵبژاردنە لایەن خەڵکەوە واتە ئەوان کە ئەکسپتیەکەن پاش ئەوە پێویستە خەڵکیش لە ڕێی دەنگی خەڵکەوە کەسەکان دیاری بکەن. دوو جار خەڵکی ئەتوان بەشدار ببوورە ڕەوان دوو جارتوان خەڵکی بەشدارن بۆ دەنگدان یان جارێکەوەی کە خەڵک بەگشتی ئەتوانن ئێوە هەڵبژێن و دەنگتان بۆ بن جارەکەی یەکەمیشی ئەوەیە کە بە فلتەرەکانە تێپارێن ئەنجا دوای ئەوە خەڵکی دیکە دەنگتان بۆ دەنەوە وایە؟ بەڵێ یەکەم جار بەشای تایبەتی لەلایەن لیژنەیەکەوەیە پاش لیژنەکە کە دیاری دەکرێت لە ڕێی ڕای گشتیەوەیە. دەستە خۆش بێت دواتریش ئێمەش ڕکلامە بۆکەین و خۆش ڕکلامی ئێمە چۆن دەنگێک پێبین. باسێکی ئەوم بۆ بکەیت هەر کەسێک کە توانایەکی هەبێ بەهرە و لێهاتوویەکی هەبێ بێگومان چاوی لە کەسایەتیەک لە کەسێک لە کەسێکی نزیکی خۆی کردووە تۆ دایکت هاتووە لەگەڵتا باسێکی دایکت بکەوە باسێکی باوکیش بزاوت. من هەر لە مناڵیەوە لە تەمەنی 4 ساڵیەوە خولیایەکی زۆر جیاواز و کەشەهەوای ماڵ و خانەوادی ئێمە زۆر جیاواز بوو. سەیری هەر شوێنێکی ماڵی ئێمە کرد کتێبخانەیە و سەیری شوێنێکی تر مەکرد سێمەکرد گەلەری باوکمە هەمووی ڕسمی باوکمە سی برا گەورەکە مەکەم خویاوەتە میوزیک سی دایک مەکەم خەریکی کتێبی ئەدەبی و کتێبی ڕاگەاندنەوە ئەچۆن ماڵی خاڵەکانم خەریکی کاریشانەوە گەرین ئەها سێرەکەم لە دنیایەکی تەواو جیاوازە. ئێمە ئەیزانین بەس با بینەرانی بزانن کەچێن ناویان بێنە. بەڵێ دکتۆرێکی سامی ئیسماعیل کە کاتە دایکی عەزیزم مامۆستای زانکۆشە لەمان کاتە و لە کۆنترۆل لەگەڵمانایەوە سێری شتەکە محەممەد فەتاحیش کە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و لاوانی وەزارەتی ڕۆشنبیریە و بڵندی براشم کە برا گەورەکەمە کات ئەندازیارێکی سەکەوتو و جگەلەوەش هونەرمەندە تەمەندرێژیان بۆ خوازین و هەمیشە پێکەوە بن. زۆر سپاسانەکەن ئیتر کە من ئەمانم دی وردە خەیاڵم فراوانتر بوو
وام لێ هاتبوو پەلمە هاویش بۆ هەر هەموو کایەکان کتێبمە خوێندەوە ینی وایلات بوو تا 10 ساڵ و 11 ساڵی چەندان کتێبی زۆر فەلسەفیم تاوا کردبوو پاش ئەوە خەریکی وێنەکێشان بووم خەریکی میوزیک بووم بام لە کۆتاییدا خۆم لە میوزیکا دۆزیەوە ئیتر ئامێری کیبۆرد و پیانۆ پاشان وردەوە دەگەورتر بووم شێوازی بیکردنەوە گۆڕا شێوازی ئیتر کەوتمە سەر ئەوەی کە سپێسیفیکەڵی ینی تایبەتی ئیژە سەر یەک دانە بواری هونەری بکەم لەگەڵ کاتی دەوامکردنمە حەسم بە جیاوازی زۆر خۆشە کرد کاتێک لە خوێندکارەکانە سەرتا کرد تۆ شتێکی تر دەزانیت جیاوازی لە هاوڕەکانە وام لە هاوڕەکانیشمە کرد کاریگەرە بووم بۆی کە ئەوانیش بێن هەمان خولیا هەمان پیشەی من تاقیکەنەوە وردە ئەم کاریگەربوونە ئەڕات کە منی تر گەشتمە پلێک کە ئێستاش زۆر خۆشە لە جامیعە جاتی ئەوەی کە زیاتر بەبوونی دکتۆرەکەمەوە بناسرم بۆنی بۆی پزیشکەکەم بناسرم بە بەبوونی هونەرەکە بەمە زیاتر ناوبانگم دەرکرد و ئەناسرم ئەمەش بۆ من بۆ تەمای خۆشحاڵی جالەوە ئێستا لەسەر ئاستی زانکۆ کڵبێکمان دامەزراندووە کڵبی هونەری خوێندکارانی زانکۆی سلێمانیە چالاکی جیاوازە بەڵێ بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە بە خۆشحاڵی و ئێستا من لەوێ یارمەتی یانەیەم و کاری پرۆژەکانەکەین کە ئەوانیش یارمەتێکی زۆر باشیم لەناو توانیم بگەم بەم شوێنێکی ئێسامنی لێ لەگەڵ زانکۆی سلێمانیدا باوەشی چەندان وەرکشۆپ و چەندان چالاکی هونەریمان بۆ خوێندکاران کردوتەوە کە زیاد لە 200 خوێندکار لە ڕێی کڵبەکەمانەوە سوودمان بوون ئەم ساڵ باشە سەرۆک پێیان ڕاگەیاندوم کە دەنگێکی خۆشە هەیە و حەز و خولیایەکی زۆر هەیە بۆ میوزیک و گۆرانی وایە دەنگە خۆشە دەنگم گۆرانی پێناڵم خەمە خۆشە یاننا خراپ نییە وەکو ڤۆکەڵ ئەکسەرسایز وەکو تەمرینی دەنگی توانای دەنگیم باشە چکە ئەتوان وانەی ڤۆکەڵ گۆرانی مەکەڕێنی گۆڕە باسی گۆرانی ناکەین دەنگیش بڵێمەوە ئەویش لە هەر لە ڕێی هونەرەکەەوە توانیمە لە ڕێی میوزیک و توانیمە فێری ئەو زانستی ڤۆکەڵە بم زانستی دەنگی بۆیە لەوانەگە سەڵیشم خۆش نەبێ بتوانن لە ڕێی زانستەکەەوە خۆشتری کەم و توانم بیگونجیان لەگەڵ کاک سەرۆک پێم بڵێت چۆن بوزانیت کە پێشبڕکێکی لەم جۆرە بوونی هەیە لە عێراقا و لەسەر تاسەری عێراقا لە پارێزگەکانی عێراقەوە گەنجان دەتوانن بەشدار بن CV خۆیان بنێرنەوە پێشبڕکەیەکە کە گەنجان و لاوانی هەرێمی کوردستانی ژەگرێتەوە و چیت لە خۆتە بینیەوە جگە لەم کارانی کە باسیەکەین چی وای لە تۆ کرد کە بەشدار بیت سەرتا من لە ڕێی چەندین چالاشی هونەری و چەندین چالاشی ئەدەبی کە لەگەڵ ئەنجومەنی باڵای گەنجانی سلێمانیدا ئەنجامدا بوو لە ڕێی ئەوانەوە پێم گەیشتەوە کە شتێکی وا هەیە ئەوان حەزیان کرد کە من بەشداری کەم و بچمە ئەو پرۆسەیەوە ئەوەی کە وای لەم کرد کە بەشداری ئەمەکەم ئەویش ئەو کارانی پێشوم و چالاشیانەوە و بەشداری کردم لە فستیڤال و لە چەندان ئیشی تر چەندین کاری خۆبەخشیشە هەیە بەڵێ وا دڵنیاشمانین دوای ئێرە من ناوەستمانێ ئیشی هونەری بۆ من تازە بۆتە خۆراکی ژیانم بەردەوامبوون لای من تاکە چارەسەرە بۆەوەی بتوانم هاوکاریەکی پشکۆلەی گەنجانی وڵاتم کەم لە بواری هونەری ڕۆشنبیریە کەواتە سەرۆک ئەتوانین بڵین تاوەکو چەندە گرنگە گەنجان بەشداری بکەن لە ئەم جۆرە پێشبڕکێیانەیە بەتاکی زۆر گرنگە گرنگەکەی لە خۆچیاک خۆی بینێتەوە لە خۆی بینێتەوە کە بەداخەوە ڕۆژی وڵاتمان بکاملی لە دۆخێکینە هەموارن ئەمە لەسەر ئاستی جیهانیش لە وڵاتی پێمەماترێت third world country کە ڕاستی حسابمان بۆ ناکرێت وەکو وڵاتانی دیکە بۆیە پێویستە لە ڕێگەی چالاشی هونەری و ئەدەبیەوە چۆن بتوانین وڵاتەکان پێشخێن و بیخێنە بوارێکی پێشتر و منافەسەی ئەو وڵاتانەی پێ بکەین کە ئێستا لە first world countryیان و لە بەشی پێشەوەی وڵاتە زلهێز و پێشکەوتەکانی جیهانە باش ئامانجی سەرەکی پشتم پێشبڕکێ چییە ئێستا کەسانێکە بڵێن ئەمە کەی کاتی ئەوەیە ئێستا گەنجیانی کاریگەر ینی چیمان بۆکەن ئامانجی سەرەکی پشت ئەم پێشبڕکەیە هەڵبژاردننی سێ گەنج لە بواری جیاوازە بۆچی باش جیاواز لە بواری هونەری سەکتەری جیاوازی تیشمان هەیە کە گەنجان توانتیای بەشدار بن لەوانەش کاری خۆبەخشیتە لەوانە کاری هونەریتە کاری ڕۆشنبیریتە کاری تایبەتی بەژنانیتە وەرزشیتیایە سیرەکەین ئەگەر ئەم بوارانە نەبێت لە ژیانە ژیان ئەکەوێت ئەنی تر شتێک نامێنێتەوە بەناوی ژیانەوە ژیان ڕێ ئەمانەوە بەردەوام بێت و سوود و گرنگی ئەمانەش فراوانکردنی هزری گەنجە بەرەو پێشبردنی توانای گەنجانە ئەگەر لەو قەناتەیان ئەمە نەبێت گەنج هیچ شتێکی وای نامێنێتەوە پێی بگات هیچ خۆشێکی بۆ نامێنێتەوە هیچ ئامانجیشی نییە بڕاتە پێشەوە ئەگەر پلەی یەکەم بەدەست بێنێت و دەنگێکی باشی هێنا بوو بەیەکێک لەو سێ گەنجە کاریگەری عێراق لە بواری ڕۆشنبیریا چیمان بۆگات هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی
هەرێمی کوردستان بەتاشیت ئەگەر یەکەم بمەوە دڵنیا بن لەوەی کە هەموو هەوڵێکی خۆمێم هەموو توانای خۆمە خەمەگەر بێوەستان بۆ ئەوەی یارمەتی هەموو گەنج و تاکێشی عێراق و بە تایبەتی خەڵکی کوردستان بم و ئەگەر یەکەمیش نەبم دووەنە بەهێزتر یارمەتی گەنجانم بووی بتوانم لە ساڵی ئەیدا ئەو متمانەی گەنجان هەمووی بەدەست بێنم کە بمەوە بە یەکەم و یارمەتی هەموو کەسێک بم. کەواتە سەرۆک ئەتوانێت پێمان بڵێ کە چەند کات ماوە یاخود چەند ڕۆژ ماوە بۆی کە خەڵکی دەنگت پێبن و لە ئێرەوە بە بینەران ئەتوانێت بڵێ کە ژمارەکەی تۆ چەنە و چۆن ئەتوانن دەنگ بە سەرۆک بن. باش لەڕێی لینکی وێبسایتەکەیانەوە یان لەڕێی فەیسبووکشی مەجلیس ئاعلای شەباب العێراقی ئەتوانین بۆ کامێرەکە قسە بکەیت و پێیان بڵێیت پێیان ڕابگەێنیت ئەتوانن دەنگی خۆیان بدەن لەو لینکەوە تەنها پێویستی بەداغڵکردنی کارتی نیشتیمانیەکەتە پاشان لێەوە پێویستە کلیشی دڵنیابوونەوە بکەیت لێەوە دەسەکتارەکە بۆ هێنێت لە سەکتەری سەقافیە ژمارە 100 ژمارەکەینە و زۆر سپاسانەکەم سپاسی تۆکەین هیوای سەرکەوتنە بۆ خوازین زۆر بۆ تەواوی گەنجەکانی تریش بێگومان شتێکت هەبێت لە کۆتاییە بتوێ ئاماژەی پێوێت لە کۆتاییە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و بۆ هەموو بەشداربووان و بۆ هەموو بەشدار بۆ کوردەکانی تریش ئەخوازن لەگەڵ خۆمە هیوادارم ئەوانیش لە پلەی بەرزترا لە پێش خۆمەوە بیان بینم پێش کەساتی خۆم ئەوان لە پێش خۆمەوە ببین هەر بژیت ئەمە گەنجی کووردە ئەمە توانەکانی گەنجی کووردە ئەمە بەهرەکانی گەنجی کووردە هیوای سەرکەوتن بۆ هاوڕەکانی خوازی لە پێش خۆیەوە دەستچاوت خۆش بێکارگە سەرکەوتی زیاترێ بۆ زۆر سپاس بۆ عەزیز زۆر سپاس بۆ کورسات هیواداریم پلێکی زۆر باش بەدەست بێنیت زۆر سپاس دەکەم هەمیشە سەرکەوتو بیت.